Almost 30 years ago, a Hollywood film crew invaded Winnetka and made a funny film about a boy accidentally left behind when his family leaves for a European Christmas vacation. طبعا كم شلون لو يدرون خانوكي هوم ألونيا بناء يعني بالخانة جوريا فيلم كي لصال 1992 دريان هنا لوين دري شوينك خلق سرداري دكاتن بابش بتيم زانين خانيكا وكخويتي دفتري من دخكي لتشندرا بابرين أوش خانوكي هوم ألوني أو كلا تلفزيون جديد مان أو سليرة بواقعي لبيشمانه فیلمی هۆم ئەلۆن یان مانەوە لە ماڵ بە تەنها زنجیرە فیلمێکی خێزانی کۆمیدی ئەمریکیە باس لە جەژنی کریسمس دەکاتن و کە لەلایەن جۆن هیوسەوە بەرهەمهێنراوە دەرهێنانی کریس کۆلۆمبسە و هەروەها نواندنی ئەکتەری بەتوانە مەکۆڵی کۆڵکینگە کە بە کێڤن ناسراوە ئەوە کۆڵانەکەیتیان کەسکاییەک و سەوزایەکی گەلە زۆری تێدایە ئەوەش خانێکێتی ئەو خانێ بە پێی سعری ئێستاکە کە لە وێبسایتی realtor.com هەیە داوای نزیکی 2 ملیۆن و قسووری کرد بەڵام سعری ئێستاکەی 1.9 ملیۆن دۆلارە وەگە لە گوگل بنووسی شەیمانەوە لەو خانیا ئێستا تەبەن لەو بە کرێشیاندانایە نووسیتیان 25 دلار پلس تاکس ینی تاکسیش دەیە بدەیت بەڵام ڕاز نییە من چوومە ناو وێبسایتی Airbnb ئەوانەی کە ئەو خانی بەکرێت دەن شەیمانەویستم شەوەک ببینێمەوە هەلۆ تەسویرکردنی ژۆرش شەیمانەوەی نزیکی 1200 دلار بوو لەوێ ڕەفزم کردەوە ئەوەی لە گوگل دایانایە ڕاست نییە گەتە مەشاکەی دەبینی لەو کۆڕانەی بەس ئەو خانیا سیاجی لۆکرایە لەبەرەوەی خەڵک زۆر دێتن تەسویرە دەکە و ڤیددیۆی دەگریتن لەبرەوەی خەڵک نەستە ناو حەوشەکەی بە سیاجیان لە بۆ کردی ئەوە سیارە حیاتەکەم کە دوو نەکەریتم بەمەوە دووەرەقی 2015 تۆتا کامری پێشی لێدرایە نازان برادرانی ماڕەس زۆرم پێدایان کەم 7,000 ڕۆیە ئەوەکو باسمان کردەوە خانیا لە شیکاگۆیە لە ویلایەتی ئیلینۆی ئەوەش دەبینی خەڵکەوا دێتن پەیتا ڕسمی دەگرن و ڤیددیۆی لێ دەگرن